ئەرتەشی داگیرکەری تورک لە شاری هاتای کە ناوچەیەکی سنووریە جموجڵی سەربازی چڕتر کردوێتەوە بەپێی ئەو زانیاریانەیشی و دەستکەوتون گروپە چەتەکانی کەمپی ئاپایدن لە هاتای کەمپەکەیان کردوتە بارەگایەکی سەربازی و لەو کەمپەیشەوە چەتەکان ڕەوانەی سووریا دەکرێن. لە ناوچەی ئالتینویزی شاری هاتای کەمپی ئاپایدن هەیە کە بە کەمپی پشووی ڕێبواران دەناسرێت، بەڵام بۆ مەبەستی تر لەلایەن دەوڵەتی تورکەوە بەکاردەهێنرێت. پێشتر پرسی بەکارهێنانی ئەو کەمپە لەلایەن دەوڵەتی تورکەوە بۆ مەبەستی کاری تەرۆریستی کەوتبوویە ڕۆژەوی ڕاگەیاندنەکانەوە کە چەتەکانی ئارتەشی ئازاد ئەو کەمپەیان بۆ هاتوچۆیان لە نێوان تورکیا و سووریا بەکاردەهێنن. ئێستاش دیسانەوە بانگەشەیەوە دەکرێت کە گروپی چەتەکان لەو کەمپەوە خۆیان دەگەێنە شاری ئیدلیبی سووریا و لەوێشەوە خۆیان دەگەێنە جەرابلوس و عەزاز. بەرپرسێکی ئەو کەمپە ژاشکرای کردووە کە لە ئێستادا ژمارەیەکی زۆر سەربازی کەمپەکە ڕەوانەی ئەوروپا کراون. ئەو کەس و بنەماڵانەی لەو کەمپەدا ماونەتەوە خێزان و منداڵانی گروپی چەتەکانن. زیاتر ڕوونی کردوتەوە کە لە چەند ڕۆژی ڕابردوودا ژمارەیەک میوان بە شەوی تاریک و دەمەوبەیان خۆیان دەکەن بە کەمپەکەدا. پاش ماوەیەکیش ئەو میوانانە دەگوێزرێنەوە بۆ ڕێگای نێوان جەرابلوس و عەزاز و مارێ. بەپێی ئەو زانیاریانەی وە دەستمان کەوتوون کەمپی ئاپایدن کراوەتە بارەگای سەربازی بۆ مەبەستی شەڕ لە سووریا بەکاردەهێنرێت. پێشتریش ئاژانسەکانی دەنگوباسی دجلە و فرات بڵاویان کردبوویەوە کە ئەرتەشی تورک کەمپەکانی پشوو لەسەر ڕێگا سنووریەکانی نێوان سووریا و تورکیا دەدات بە گروپی چەتەکان و هاوکاریان دەکات بۆ هاتوچۆکردنیان. ڕاشیان گەیاندبوو کە ئەرتەشی تورک جموجۆڵی سەربازی لەسەر ناوچە سنووریەکانی عەزا و هەتای شڕ کردوتەوە. لە سەرەتای ئەم مانگەوە جموجۆڵی سەربازی ئارتەشی تورک و گروپە چەتەکان لە ناوچە سنووریەکان زیاتر بوون.